بینەرانی ئازیزی کوردستان 24 و وێنە گەورەکە ئەم کاتەتان باش. وێنە گەورەکە ئەم جارە لە شاری کەلار لە گەڵتانە بێت. وەکو وەزانن لە کۆتایی هەموو شوباتێکدا یادی بە قەزابوونی کەلارەکرێتەوە. لە چەند ڕۆژی داهاتووە مەراسیم بەڕێوە ئەچێت و هاوڵاتیانی شارەکە و بەرپرسانی حکومی و حزبی یادی 47هەمین ساڵ ڕۆژی بە قەزابوونی کەلارەکەنەوە، واتە نزیکە بێتەوە لە نیو سەدا. قسە لەسەر گەشەکردن و کەم و کوڕیەکان و خەم و کێشەکانی کەلارەکەین ئەم شەو لەم بەرنامەیە. هەوڵە دەین بپرسین و وەڵامی بۆ وەرگرینەوە کەلار چی بۆ کراوە و دەبێت چیتری بۆ بکرێت. دوای 47 ساڵ قەزابوون، پرسیارەکە پرسیاری خەڵکی شارەکەشەوەیە کەلار تاکەی چاوەڕێ بکە بکرێت بە پارێزگا لە کاتێکە وەکو وترێت مامەڵەی پارێزگای لەگەڵا ئەکرێت و هەموو تایبەتمەندیەکانی پارێزگاش تیایدا بوونی هەیە. ئاستەنگ و ڕێگریەکانی بەردەم گەشەی زیاتری شارەکە چین. بۆچی دەوترێت حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە و لە ئاستی قوربانی و چاوەڕوانیەکانی خەڵکی شارەکە نەبوو، چونکە باس لەواکرێ ئێرە بە دەڤەری ئەنفال ناوەبرێت. بەو دەڤەرەدا ناوەبرێت کە زۆرترین قوربانی داوە، هەر لە شۆڕشەکانی کۆنەوە تا بگاتە دوایین ڕوبەڕووبوونەوەی داعش کە باس لەواکرێت کوڕانی گەرمیان بەبێ جیاوازی و پشکی شێریشیان بەرەکەوێت لە ڕوبەڕووبوونەوە و لە شەهید بوونیش. دەوترێت وە بەرهێنەرانی کوردستان چەندین جار ڕوویان لە شاری کەلار کردووە بۆ ئەوەی پرۆژە جێبەجێ بکەن، بەڵام ڕێگریان لێکراوە و لە بری ئەوەی هاوکاری بکرێن ئاستەنگیان بۆ دروست کراوە. ئەمە تا چەندە وایە و ڕاستە. قسە لەسەر ئەوە هەیە کە ئاوی سیروان بە ئاڵتونێک دانرێت کە بە کەلارا تێپەڕێ، بەڵام ژمارەی غەسالەکان لەسەر ئاوی سیروان زیاترە لە ژمارەی پرۆژە استراتیژیەکان. قسەیەکی تر هەیە باس لەوەکە کە جادەی کەلار سلێمانی بە جادەی مەرگ ناوەبرێت و زۆر سەیرە ئەگەر ڕۆژێک ڕووداوێکی هاتوچۆ و قوربانی تایە بەدی نەکرێت و ڕوو نەدا. ڕایەکەیە پێی وایە کە ڕاستە کەلار سیمای شاری پێوە دیارە و دەرکەوتووە و گەشەی کردووە لە هەموو ڕوویەکەوە، بەڵام تا ئێستا هۆڵێکی شانۆی ڕێک و پێک نییە، سینەما نییە، چاپخانەیەک نییە. ئەمانە هەمووی بە خەم دانرێت و من زیاتر ناڵێم لەسەر پرسەکان، چونکە تەوەرم زۆر ئامادە کردووە زیاتر لەوەی کە ڕەنگە لە بەرنامەکەش فریای بکەوین لەگەڵ میوانەکانم تاوتویانەکەین. ئەم شەو بەرنامەکە سێ میوانی ئەزیز و بەڕێز، سێ بەرپرسی باڵای گەرمیان و کەلار لێرە حزوریان هەیە. لە دەستەڕاستەوە کاک محەممەد چاوجوان لێپرسراوی مەڵبەندی ڕێخستنی گەرمیانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەخێر بێن. کاک شەهاب حاجی ئەحمەد قایمقامی قەزای کەلار لە پشکی بزوتنەوەی گۆڕان ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم. کاک ئەکرەم ساڵح بەرپرسی لقی گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان ئێوەش بەخێر بێن، ئەرتان کێشاوە سەرچاومان هاتن. هەروەها جیاواز لەو بەرنامانەی لە کەناڵەکانی ڕاگەیاندنیان بینین. ئەم شەو من 4 هاوکاری دیکەم هەیە لە بەرنامەکە کە لەگەڵ منە بە شێوەیەک لە شێوەکان بەرنامەکە پێشکەشەکەن و پرسیارەکانی خۆیانەکەن. ئەوی شەرێک لە ببورن بەڕێزان پەیمان ئەمین وەکو ڕۆژنامەنووس حزوریە بەخێربێن سەرچاوم، کاکاروان کەلاری بەڕێوەبەری ڕادیۆی کازیوە، کاگوالی محەممەد بەرپرسی ڕاگەیاندنی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە گەرمیان، کاگیادگار علی مامۆستای زانکۆ و ڕۆژنامەنووس ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم هاتن. سوپاسی تەواوی ئەو هاوڕێیانەکەم کە هاوکارم بوون لەم بەرنمەیە بەبێ ناوهێنان ڕەنگە پێیان خۆش نەبێ ناوەکانیان بێنم، زۆر سوپاسیانەکەم، دەستیان خۆش بێ. هەروە سوپاس بۆ هۆتێل و ڕێستۆرانتی لەندەن ئای کە ئەم شەو لێرە بەرنامەکە ئاکەین. کاک شاب جەنابتان وەکو بەرپرسێکی حکومی لە بەرنامەکە حزورتان ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، ئێوە وەکو بەرپرسی وەکو قایمقامی شاری کەلار قەزای کەلار خەمەکانتان چییە و تا چەندە ڕازین لەو خزمەت گوزاریانەی لەو خزمەتانەی لەو شتە چاکانەی بۆ شاری کەلار و سنوورەکە کراوە؟ سەرەتا سوپاس بۆ کەناڵی سوار، سوپاس بۆ جەنابەت کە بەم بۆنەی 47 ساڵەی قەزابوونی کەلار هاتوویت باس لە خەمەکانی کەلارەکەی، باس لە کێشە گرفتەکانی کەلار بکەین، باس لەوە بکەین کەلار لە ڕابردووە چی بۆ کراوە، ئێستا چی بۆ بکەین باشە، گلەکانی خەڵک چیە لە حکوومەت و لە حزبەکان. ئەمە تەوەرێکی زۆر باشە، جێگای دەستخۆشیە. ئەوەی ئێمە تێپی نییەکەین وەکو حکوومەت کەلار
ناوەندی ئیدارەی گەرمیانە کەلار ژمارەی دانیشتوانی نزیکە 200,000 کەسە ئێستا ئاوارەی لێیە. کەلار ئەگەر لە ڕابردووە سێر بکەن پێش قەیرانی دارایی ئیشی بۆ کراوە، ئەکرێ بڵێن لە دوای پرۆسەی ئازادی و لە دوای 2003 بەولاوە لە 6 و 7ەوە ئیتر ئەکات تاکو 13 و 14 ئیش کراوە لە کەلارە، کۆمەڵی پرۆژەی باش کراوە. بەڵام ئەگەر ئەم ئیشەکان مەسەلەن چی لە ڕێگاوبان چی لە بواری ئاوەدانکردنەوە لە سەرجەم کایەکان لێرە ئیش کراوە، بەڵام ئەگەر بێت و ئەمە بەراوردی کەین بە قوربانی و تەسحیحی خەڵکی کەلار و گەرمیان، هێشتا ئێمە لە دوان هێشتا پێویستیمان بەوە هەیە هەنگاوی زیاتر بنێن، گەشتە زیاتر بە کەلار بدەین، ئیشی زیاتر لەسەر بکەین. بەڵێ دیارترینە و خەمانەی ڕۆژانەی ئێوە خەڵکە بینن، هاوڵاتیانە بینن، زۆرترین گلەی، زۆرترین خەم، زۆرترین کێشەکە ینی هاوڵاتیانی ئەم ناوچەیە بەدەستیەوە ئەناڵێنن چییە؟ ئەوە یەگاتەوە لای ئێوە، ئێوە چیتان پێکرێ بەوەوان؟ ئێمە وەکو حکوومەت دیارە قەیرانی دارایی کۆمەڵی پرۆژەی ئەساسی لەم شارە ڕاگرتووە. ئێمە 9 بۆ 10 پرۆژەی ئەساسیمانەیە لە کاری کەلارە بەهۆی قەیرانی داراییەوە و ئەکرێەوە پرۆژانە حکوومەت ئاوڕیشی لێ بداتەوە ئیشی لەسەر بکە. مەسەن پرۆژەی وامانەیە لە 75 تەواو بووە، لە 75 تەواو بووە. یان ئەو پرۆژانە ئەکرێت حکوومەت استثنایە بۆ خەڵکی کەلار و گەرمیان بکات ئیشی لەسەر بکات. ئەمانە کاریگەری هەیە لەسەر ژیان و ڕۆژانەی خەڵک. مەسەن کەلار دوورەدەستە لە پایتەخت و هەولێر و ئەوانەوە. ئێمە زۆردار ئەو یاسا و ڕێنمایانەی کە حکوومەتێتی ڕۆتینێکی ئیداری هەست پێەکەین ئەمە وای کردو خەڵکی ماندوو کردو. یعنی نمونە تازەترین نمونە ئەوەتانە ئێستا هاوڵاتیەک لە کەلار ئەگەر بێ سوورەت قەیتێک ڕاکێشێ ئەبێ بچێتەوە بۆ هەولێر، لێرە نووسراوێکی بۆ بکەی بچێتە هەولێر، لە هەولێر بۆی هەیە ئەو ڕۆژەی ئیشەکەی تەواو نەبێت شەوێکش بخەوێت لە ئۆتێلێک بێتەوە تاکو سوورەت قەیتە ڕاکێشی. یاگەنمە ئەمڕۆ مەجموعەی خەڵک هاتوونەتە لام بۆ قایمقامێت، ئەمە یەکێک لە کێشەکانمان مەسەلەن. ئێمە کەلار بە حکمی گەورەی خۆی خەمی گەورەشی هەیە، ئیشی گەورەشی پێویستە بۆ بکەین. ئەوەی تۆ بەگەیبەترین خەمی ئێمە مەسەن ئێستا ئەوەی مەسەن یەکێک لەوانەیە کە خەمی ئێمەیە ڕێگای کەلار سلێمانیە. ئەم ڕێگایە وەک جەنابەت باس کرد بۆتە ڕێگای مەرگ. ئەم ڕێگایە ئێستا 24 کیلۆمەتر لەم ڕێگایە لە نیوان سەی مەحموو تاکو ئەگاتە کەلار، ئەم 24 کیلۆمەترە لە 180 کارەکانی تەواو بووە. ئەو کارە ئەساسیەکانی لە جسرەک پردەکان و ئەوانە باسی وەبەرهێنانت کرد. ینی قسەیەک لەسەر ئەوە هەیە و من ینی چەند ڕۆژێکە زانیاری کۆوەکەمەوە. جەنابتان نوێنەری ئەنجومەنی وەزیرانن لە شاری کەلار. ینی ئێوە هێڵی پەیوەندی و پەیوەستبوونی هاوڵاتیانی شاری کەلار و ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانن پێکەوە. قسەیەک لەسەر ئەوە هەیە کە زۆر جارکە و بەرهێنێک دێت ئەوێت ینی بۆی بچینە ناو باسەکەەوە، چکە بەرنامەکە خۆتان نەزان بەرنامەکە لەسەر مێژووی کەلار نییە، چۆن بوو بە شار و چۆن واوە. قسە لەسەر خەمەکان بکەین، ینی قسە لەسەر ئەوەیە کاتێەوە بەرهێنێک دێت بۆ کەلار، ینی باس لەوە ئەکرێ ویستراوە لەسەر ئاوی سیوان ئەکواپارکێک دروست بکرێت. ینی بودجەکەی گوشمەکەی 50 میلیۆن دلار بووە، بەڵام لە جیاتیەوەی دەستی بگرن کێشەی بۆ دروست کراوە و سەحبی کردووە. ئەمە یەک نمونەیە، چەندین نمونەی تریش باسەکرێت کە کاتێک وە بەرهێنێک ئەوێت پارەیەک لە کەلار سەر بکات، لە سلێمانیەوە بێت، لە هەولێرەوە بێت، یا لە ناوخۆی کەلار بێ ڕێگری لێ ئەکرێ. ئەمە تا چەندە ڕاستە وایە؟ ئەم دەنگۆیە زۆر جار لە ڕاگەیاندن و کەناڵەکانەوە گوێمان لێ بووە. پێش منیش ئەوە دەست بەکار وەکو قایمقام بەداخە ئەو پارکە یەکێک لە پرۆژە استراتیژیەکان کە پرۆژێکی تەرفیهی گەشتە گوزاری زۆر پڕبایەخ بوو نەکرا. و پارکانەی بەهەر لە کەلارە و پارکانەی هەیە لە ئاستی چڕی دانیشتوان و ژماری دانیشتوانە نییە. ڕاستە لەگەڵەوە ئێمە ئێستا بە هاوکاری دارەی گەرمیان بۆ ئەوەی ئەو دەنگۆیانە بەڕاستی تا ئەو حەدێک کە ئەگەر کرابێت ئێمە ڕایەگرین ڕامان کردووە دەستێک بە شێوازێک بە تەنسیق لەگەڵ سەرپرشتیاری دارەی گەرمیان و دارەی گەرمیان ئێمە ئێستا لژنەیەکی باڵامان دروست کردووە، لژنەی باڵای پەسەندکردنی پرۆژەکان. ئەم لژنەیە هەر بۆ بەرهێنەرێک کە ڕووەکاتە گەرمیان ڕووەکاتە کەلار ئەم سنوورە ئێمە پرۆژەکان کە تەقدیمەکە لە ڕێگای وەبەرهێنانەوە ئێمە دێن لە ڕێگای بەڕێوەبەراتی و بەرهێنانی گەرمیانەوە پرۆژەکانی لێوەرەگرین کۆدەنگیەک ئەیخێنە دەنگەوە لە ئەوانە کە پێکاتەوە لە قایمقامەکان سەرپرشتیاری دارەی گەرمیان قایمقامە دەستەوە بەرهێنان شارەوانەکان ئەو لایەنە پەیوەنددارانە هەموو تیان ڕەنگە پێشتر ئێمە
وەبەرهێنەرێکە ڕووی کردە گەرمیان یا ڕووی کردە کەلار پرۆژەیەکی تەقدیمە کرد جاری وا بووە ساڵێک بە دوای پرۆژەیەک بوو مامەڵی پرۆژەیەکە بوو لە لای منەوە دەرەچووە چووە شارەوانی لە شارەوانەوە چووە بۆ پلانسازی لە کوێ ئەچوو بۆ کاتی ئێستا ئەم ئەنجومەنە ئەگەر ئەیتەوە کە ڕێگری نەکرێت لەوە بەرهێنەرەکان ئێمە حەلی چارەسەری ئەو کێشەیە ئێستا ئێمە هاتوون لە ئیدارەی گەرمیانە ئەو ئەنجومەنە دروست کردووە پرۆژەکان دێتە بەردەستمان ڕاستە خۆ دەنگی لەسەرەتین کە دەنگدرا لەسەری تر پێویست بەوە ناکەوە بەرهێنەر بێت بگەڕێ ژوور بە ژوور و دائێرە بە دائێرە و خۆی بگەڕێ بە دوایە پێیان بۆ بەرهێنەرانی کوردستان لە تەواوی کوردستان بۆی بێن لە کەلار و لە سنووری گەرمیان ئیش لە سەرەتا دەست بەکاربوونشمە ئەوە وتووە لە زۆر کۆڕ و کۆبنەوە مناسبەکانە قسەم کردووە وتمە هەروە دێتە لای ئێمە خزمەت بە گەرمیانەکە ئێمە دەرگامان کراوەیە لە لای ئێمەوە ئاسانکاری بۆ ئەەکەین و ئێستاش لە ڕێگای کەناڵەکەتانەوە داواکەین وەرن کاکە ئێمە ڕئیسی وحدەی داریم یەکەم جار لە لای منەوە تەڵەبەکە تەقدیمەکرێت هەر داواکاریەکیانە بوو بۆ هەر پرۆژەیەک ئێمە بە سوپاسەوە هاوکاریشانکان نەکڕێگریان لێ بکەین ئاسانشان ئەوە بەڵێنەوە من مەسئولم لەو ئاڵێنی سوپاس دەکەم کاکشە زۆر بێگومان دێمەوە لات کاک محەممەد بێمە لای جەنابتان بەرپرسی یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنوورەکە تا چەندە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە چەندین جار ئێوە دووپاتان کردوێتەوە کە گەرمیان قەڵای سەوزە بۆ نمونە توانیوتانە خزمەت بە هاوڵاتیانی شارەکە بکەن توانیوتانە لە ئاست چاوەڕوانیەکانی خەڵکی کەلار و گەرمیان بن بەڵێ زۆر سپاس سەرەتا سپاس بێ ئێوە بە خێراتنی میوان بە ڕێزەکانەکەم بە خێراتنی سەرجەم میوانەکانەکەم سڵاو بۆ بینێران سڵاو بۆ ئەو پێشمەرگانەی کە ئێستا لە بەرامبەر داعش ئێمە ئەپارێزن ئێمە لێرە خۆمان سەرمامانە بێگومان مامۆستاوە ڕاستی بێ ئێمە ئەگەر سەیری کەلار بکەین کەلار وەکو قەزا کە جەنا بدوتت 47 ساڵە بۆتە قەزا سەیری بکەین ئێمە ئەگەر بە چاوێکی واقع بینانە وەڕەخنەگرانێشەوە سەیری بکەین یاک ئەگەر بەراوردێ بکەین کاتی خۆی کەلار کە بۆتە قەزایەک بووە هەمیشە لە ژێر تهدیدی حیزبی بەعسا بووە بە ناوی ئەوەی کە شریتی حدودی بووە بە ناوی ئەوەی کە شتی تر و ئەوانەی کە کاتی شۆڕش و ئەوانە بوو دوای ئەوە لە دوای ڕاپەڕین کەلار قەزایەک بووە ئەتوانم بڵێم کەمترین خزمەت گوزاری بووە لە کە ڕاپەڕین هاتووە لە دوای ئەوەی کە حکوومەت هاتوۆتە کایەوە تەشکیل بووە لە وڵاتی ئێمە بەڕای من خزمەت گوزاری باش لە کەلارە کراوە بە تایبەتی لەو ساڵانەی کە هەندێک کێشە ئێمە لە سەرەتاوە تووشمان بۆ شەڕی ناوخۆ و نەبوونی بودجە حەسار مەترسی حیزبی بەعز گێچڵەکانی ئەوەی بە ناوی ئەم وڵات و ئەو وڵات و هێنان بۆ ئەم وڵاتە هەمووی کێشەی ئێمە بووە کێشەی ئەم وڵاتە بووە بەڵام من پێم وایە لەو ڕۆژۆی کە حکوومەت کەوتۆتە سەر داروباری خۆی و ئیشی کردووە لە کەلارە ئیشی باش کراوە کەلار ئێستا ئەگەر بیبینی هەمومان خەڵکی کەلارین و هەر لە هەفتاکانەوە جناب دەزانین لە کەلارین ئێمە کەلار ئەگەر بیبینی لە خزمەتی باش لە ڕووی ئاوەڕۆ لە ڕووی باخچە لە ڕووی جادە لە ڕووی دووسایدەوە کەلار ئێستا زانکۆی تایە کەلار پەیمانگای تەکنیکی تایە پەیمانگای کۆمپیوتەری تایە کەلار ئەگەر بەراوردی بکەی لە پێش ڕاپەڕین کەلار خەسەخانەیەکی بچووکی تیا بوو ئێستا خەسەخانەی گەورەی تایە کەلار ئەتوانم بڵێم بە گوێرەی ئەوەی کە کاکشەها باسی کرد ژمارەی دانیشتوان کاتی خۆی ژمارەیەکی زۆر کەم بووە و خزمەتیش نەکراوە بەڵام ئێستا خۆی لە زیاتر لە 200,000 و نزیکەی 250,000 خەڵک ئەدات ئەمانە هەمووی کێشە ئەێنێ لەگەڵ خۆیان و پێویستی بە ئیشیشەیە لەگەڵ ئەمە ئەگەر تۆ باسی ئەوە بکەی بە گوێرەی قوربانی و بە گوێرەی چاوەڕوانی خەڵک و بە گوێرەی ئەوەی کە ئێمە ئیشمان بۆ کردوێت و پەڵێنمان دابێت و چوبنە پێشەوە ئیشمان کردبێ زۆری ماوە باشە حزبەکان تا چەندە لە کەلار دەست لە ناودەستن پێکەوە ئەژین بۆ خزمەتکردنی شارەکە چونکە ئەوەندەی من بیستومە و پرسیارم کردو ئەڵێن یعنی بۆشاییەکی زۆر هەیە لە نێوان حزبەکان و بەرپرسی حزبەکان لە کاتێککە ئێوە بەرپرسن ناوی بەرپرستان هەڵگرتووە بۆەوەی هەمووتان پێکەوە وەکو دەستەیەک وەکو نازانم چی وەکو گروپێک خزمەتی شارەکە بکەن ئەمە تا چەندە ڕاستە من پێم وایە وەکو خلافێک کە بچێتە خوا نەخواست قاڵبی دژمنایەتیەوە نییە
نەیاریەک لە ڕێی بەڵام دۆستایەتیش نییە دۆستایەتی هەیە با چۆن دۆستایەتی ئێمە ئاگامان لە یەکتری هەیە پەیوەندیمان لەگەڵ حیزبەکانە هەیە لەگەڵ سەرجەم ئەو حیزبانەی کە لە کەلار و لە گەرمیانە دانیشتون و لە ئەو ڕووداوانەی کە دێتە پێشەوە بە یەکەوەدا ئەنیشین و ئەتوانم بڵێم زۆر کێشە هاتوۆتە گەرمیان نەکەلاریش ئێمە دانیشتین بە یەکەوە خۆشبەختانە ئەو حیزبانەی کە لێرن هەمویان مەسئول یەکەمیان با بڵێن بارەگای یەکەمیان وەکو لق و مەڵبەند و لق و هەموو ئەوانە لە کەلارە بە یەکەوە دانیشتون من خلافێکی وا نابینم و ئەوەش باش بۆ پێکەوە کردومانە بەڵام ئێمەش خۆتە زانێمە لای تەنفیزی نین لایەنێکین کە بە یەکەوەدا ئەنشین چیمان باشە چیمان پێ باشە بۆ خەڵک و لەگەڵ حکوومەتیش دانیشتوین و علاقاتێکی زۆر باششمان لەگەڵ ئیدارەی گەرمیان و لەگەڵ حکوومەت تا چەندە بەدەم داواکاریەکانی ئێوەوە هاتووە ینی قسەیەک هەیە کە گوایە حکوومەت کەم تەرخەمە و وەکو پێویست لێرە حزوری نییە و تەنها بۆ نمونە کەلار کە بە دەڤەری ئەنفال دانرێت یادی ئەنفال و یادی ئەنفال ئاگەیان لە دایکی ئەنفال کراوێکە ئەگری لەسەر شاشەکە و خەمەکانی خۆی یعنی باسەکات ئێوە تا چەند دەتوانی و تانەت نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵکی ناوچەکە بن و ئەگەر نوێنەرێکی ڕاستەقینە بوون حکوومەت تا چەند بەدەم داواکانتانەوە هاتووە من مامۆستایەتگار من ئەوەی نابینم بە حکوومەت مەسەلەن کەم تەرخەم بێ لەوەی کە ئەرکەکان جێبەجێ بکە خۆتە زانی ئێمە کێشەمان زۆرە و ئێستا لە بەتابەتی لێمێک دو ساڵی دواییە مەبەستم حکوومەتە مەبەستم حکوومەت ئەوە حکوومەتیشکە کێشەیە هەبێ یعنی حیزبەکان هەمویان کێشەیان هەیە چونە دەم خەڵکو و کارەکان دیارە بە گوێرەی توانای خۆمان کارەکانمان کردووە ئەو کارانش ئەوانەی کە دێتە لای ئێمە دووبارەی ئەەکەمەوە ئێمە کە جهەتی تەنفیزینین لەگەڵ حکوومەت قسەمان کردو حکوومەت ئەوەی پێکراوە کردوێتی لەم ناوچەیە حکوومەت کەم تەرخەم نەبووە حکوومەت لەم بە گوێرەی ئەو زروفە دەسە و ئەوەی کە ئیمڕۆ لە ئەو حەسارایە ئەوەی کە لەم وڵاتە شەڕی داعشەیە ئەوەی کە ئێمە قەیرانی داراییمان هەیە حکوومەت بە کەم تەرخەم نابینم بەڵام دەسەڵاتەکەی حکوومەت ئێستا لە ڕووی کار و پرۆژەکانەوە لە ڕووی چوونە دەمی کەسوکاری وەکو دواپرسیارم پێشوی بچمە لای کاگەکرم ینی قسە لەسەرواکە وەزیری تەندروستی حکوومەت یاریەمی کوردستان لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام باس لە واکرێ 8 ساڵە نەتوانراوە کێشەی دکتۆر لە کەلار چارەسەر بکرێت بۆ نمونەیەکێکی تر لەو باسانەی بەدەستی من گەیشتووە یعنی ئەوترێت وەکو باسەکرێت تەندروستی پڕە لە گەندەڵی یعنی یاداشتی ڕێکخراوەکان لەسەر گەندەڵیەکان دراوەتە هەموو لایەنە پەیوەندیدارەکان و هیچی بۆ نەکراوە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانن چی بکەن چکە هاوڵاتیانی شاری کەلار ێستا بە دیارمانەوە دانیشتن و گوێ لێواکرن لە ڕووی تەندروستی و مامۆسەیادگارم هەموو خەڵکی کەلار ئەزانەیە کێشەی تەندروستی کێشەی ئیمڕۆ نییە کێشەیەکی چۆن ئەڵێ کێشەیەکی کۆنی مزمنە لە ئەم ناوچەی ئێمە هەیە ئێمە حقیقەتێکیش باز بکەین ئەگەر بمانەوە بۆ گوێری واقعی قسە بکەین ئەو دکتۆرەی کە داوای لێ بکەی بێ لە کەلارە ئیش بکە هەتاکو سلێمانی و هەولێر و شارە گەورەکان وەساوە دکتۆر نایێت ئێوە بۆچی دەورتان نیە یعنی من بمبورەواڵێن بەڵام حزبیش لە هەرێمی کوردستانە باڵا دەستە ئەنی ناکرێ ئێمە بڵێن حزب و حکوومەتمان جیا کردوێتەوە یعنی قسە لەسەرەوەکرێت دکتۆرێک دێت لە بیدایەتی کاری خۆیەتی تا شارەزا بێت هەموو ئەزمونونەکانی خۆی لەسەر وڵاتیانی کەلار تاقیکات و دوای ڕوا لە شارێکی تر عیادەدانرێ یعنی من بیستومە دکتۆر هەیە لە کەلار دکتۆرێکی عەرەب هاتووە زۆر بەتوانە بووە لەبەرەوەی کاریگەری لەسەر کاری ئەو داناوە نەیهێشتووە ئیشەکانی ڕای بکرێت و بڕوات ئێوە تا چەند ناگاتان لەم شتانەیە ئێمە ئاگەمان لەو کێشانە هەیە و قسەیشمان تیا کردووە و تا ڕادەیەک چاکسازیشی تیا کراوە خۆ ئەگەر تۆ بڵێ مەسەرەن وەزیرەکە یەکێتیە فعلەن ڕاستە ئێمە شانازیشی پێوەکەین لە پشکی یەکێتی و ئیشی جوانیشی کردو ئیشی باشیشی کردووە ئێستا بەڕێوەبەری گشتی لێرە لە حسەی برادرانی گۆڕانە ئێستا لە حسەی برادرانی گۆڕانە یعنی ئەوەی کە جاران باس ئەکرا لە ڕووی تەندروستیەوە لە ناو خەستەخانەکانە ئیسا ئەتوانم بڵێم هەیە بەڵام بنبڕکردنەکەیشی پێم وایە تا ڕادەیەک سەختە لەبەرەوەی وتم بۆ شارە گەورەکان زیاتر دەکەم بێگومان من ئەوم بیر نەچێتەوە من زۆر سواسی کاک محەممەد و کاکشاب و کاگەکرەمەکەم چکە جیاواز لە بەرپرسەکانی دیکە کە من پەیوەندیم پێوە کردوون ینی بەبێ مناقەشەکردن حزوریان بۆ لە بەرنامەکە پێیان خۆش بۆ حزوریان هەبێت و قسە لەسەر خەمەکانی گەرمیان بکەن ئەمانگاوێکە جێگەی دەستخۆشی و سوپاسە ناکرێ وەکو شتێکی تر تێپەڕێ بەسەرمانە کاگەکرم بێمە لای جەنابتان ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەلار حزورتان هەیە و قسە لەسەر ئەوە کرێ کە ئێوە حزورەکەتان زیاتر حزورێکی حزبیە و کەمتر توانی وتانە حزوری خۆتان بۆ خزمەتکردنی شارەکە بەکار بهێنن
وەڵامی جەنابتان بۆ ئەم قسەیە چییە تا چەندە وایە و ئەم قسەیە ڕاستە زۆر سپاس بۆ ئێوە و بۆ میوانە بەڕێزەکان گومان لەوە نییە هەلومەرجی سیاسی کوردستان لە دوای ئەو بارودۆخەی کە لە دوای ساڵی 94 دەستی پێ کردووە شێوەیەک لە دابڕان و لە دیارایی لە هەرێمی کوردستان هەبووە ئەمە ژوای کردووە ئێمە لێرە زیاتر ئەوەندەی کار ئەەکەین زیاتر کاری حزبی و ڕێخستن ئەەکەین بەرپرسیارەتی ئیداریمان لەم سنوورە نییە و ڕنگ بێ خۆشمان بە بەرپرس نەزانین بەرامبەر بە هیچ کەم و کوڕیەک لە ڕووی ئیداری و لەم سنوورە هەیە بەڵام لە ڕووی معنەویەوە و لە ڕووی پشتیوانیوە بۆ ئەم دەڤەرە ئێمە چەندمان پێکرا بێ لەوەی کە هەوڵ بدەین کە حکوومەت زیاتر خزمەت لەم ناوچەیە بکە و زیاتر خزمەت بە پێشکەش بە هاوڵاتیانی ئەم ناوچەیە بکە بێگومان درێغیمان نەکردووە چونکە بەلای ئێمەوە هەر شوێنێک لە کوردستان بۆ ئێمە هیچ جیاوازێکی نییە و ئەرکی ئێمەیە بە پێی بەرپرسیارەتیمان لەوەندەی پێمان دەکرێت بتوانین خزمەت بەو دەڤەرانە بکەین و خزمەتی هاوڵاتیانی ئەو سنوورانە بکەین ڕنگ بێ وەگوتم ئێمە بەرپرسیارەتی ڕاست و خۆمان نەبوو بێ بەڵام ئەگەر تەماشای گەشەکردنی ئەم شارە بکەی بە بڕوای من لە دوای یەکگرتنەوەی ئیدارەوە بە شێوەیەکی گشتی ئەم شارە گەشەیەکی خێرا و کاریگەری کردووە کە لە دوای ساڵی 2006 وردە ئەم شارە ڕنگ بێ پێشتر کەم و کوڕی زۆر بوو بێ ڕنگ بێ من هاتوومەتە ئەم شارە شەقامێکی دووسایدی تیانە بوو بێ بەڵام ئێستا ئەگەر بەراود بکەیت لە کۆی قەزاکانی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردووە من پێم وایە کەلار و قەزای سۆران و زاخۆ زۆرترین گەشەی دانیشتوان و ئاوەدانیان کردووە کە من گەڕاوم لە کوردستانە بۆیە کەلار سەرڕای ئەوەی کە تێبینی و کەم و کوڕیشەیە ئەکرێ بڵێم پێشکەوتنی بەرچاویش لەم شارە ڕووی داوە چ لە ڕووی ئاوەدانی چ لە ڕووی ڕێژەی دانیشتوان چ لە ڕووی پێشکەوتنی کۆمەڵایەتیش چونکە ئەم پێشکەوتنی ئابووری و ئاوەدانی بێگومان کاریگەری لەسەر پێشکەوتنی کەلتوری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری هەیە بۆیە کەلار ئێستا ئەگەر سەیری بکەیت لە ڕووی بنەماکانی کاریگەڕیەوە ئەکرێ بڵێن لە دوای هەولێر و سلێمانی و دهۆک تەنانەت لە هەڵەبجێش کە پارێزگایە و زیاتر لە ساڵێکە پارێزگایە ئێرە بنەماکانی کاریگەڕی لێرە تەواوی وەکەڵەی بنەماکانی پارێزگا لەم شارە دامەزراوە لە کەلار کە وەکو ناوەندی گەرمێ وەکو پارتی ڕازین لێ بڵێ ئەلبەتە من ئەکرێ بڵێم خۆشبەختانە لەو قۆناغانەی کە لە دوای یەکگرتنەوەی حکوومەت لە دوو سەردانی سەرۆکی حکوومەت و لە کابینەی شەشی کە دوایین جار کەی بوو کاگنێ شیروان بارزانانی وەکو سەرۆکی حکوومەت سەردانی کەلاری کرد دوایین جار لە کۆتایی ساڵی 2012 بوو پێم وایە کە سەردانی کەلاری کرد لە زمنی ئەو سەردانی کە من لیستەکەیشم پێ ئێستا 121 پرۆژە لە سنووری گەرمیان ئەنجام دراوە 40 پرۆژەی کە لە ناوەندی کەلار ئەنجام دراوە کە ڕۆڵێکی کاریگەری هەبوو لەسەر ئاوەدانکردنەوە و پێشکەوتنی کەلار و پێشتریش سەردانێکی ترکرا لە سەردەمی کابینەی پێنجا کە 200 میلیۆن دلار لەم دەڤەرە خەرج کرا کە ئەمە ئەرکی حکوومەتە خزمەتی هاوڵاتیانی ئەمانە بکەن بەڵافیە بۆ نمونە سەرۆکی حکوومەتێک لە ماوەی 5 ساڵە سەردانی شوێنێک نەکاکە بە شوێنی ئەنفال کراواندا ئەنرێت و دنیایەک معاناتیە هەست ناکەن حکوومەت لەم ڕۆوە سەرۆکی حکوومەت هەر کەسێک بێت لەم ڕۆ مقەسیر بووە پێم وایە لە دوای ساڵی لە 2012 لە 2014 قەیران لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و لە دوای قەیران شەڕی داعش هاتووە ڕنگ بێ ئەرکی هەمومان و ئەولەوێتی کاری هەمومان بە حکوومەت بە حزب ئەوە بووە کە چۆن ڕوبەڕووی ئەو مەترسیانە ببینەوە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە و چۆن بتوانین سەنگەرەکان تۆکمەتر بکەین و هێزی پێشمەرگە پۆشتەتر بن بۆ ئەوەی بتوانن بەرگری باشتر بکەن بۆیە لە 2 ساڵی ڕابردووە 2 سەبەبی گەورە هەیە یەک قەیرانی ئابووری کە ڕووی لە هەرێمی کوردستانی کردووە ڕنگ بێ وای کردووە پرۆژەیەکی زۆری لێرە وەساندوێ ڕنگ بێ ئەو پرۆژانەی کە ئێستا کاکشەهابی باسی کرد کە پرۆژەی زۆر گرنگن هەمووی لەژێر جێبەجێکردنە بەڵام بەهۆی قەیرانی ئابووری و بوجە نەبووە تەواو بکرێ ئەمە لەلایەکی ترەوە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانیش بە شێوەیە لە شێوەکان کاریگەری هەبووە ڕنگ بێ ناکۆکیە سیاسەکانی 2 ساڵی ڕابردوو ئەویش بۆ خۆی کاریگەری هەبوو بێ لەسەر شێوازی بەڕێوەبردننی کار خزمەتگوزاری تەنانەت
کاریگەریشی هەبوو بێ لە ڕووی بارودۆخی ناوخۆیش بۆ نمونە ڕنگ بێ حزبەکانیش کاریگەریان هەبێ لەسەر شێوازی پێشکەشکردنی خزمەت گوزاری ڕنگ بێ لە وڵاتی ئێمە جیاوازیەک هەبێ ئێستا لە هەموو دنیا یعنی ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ هەنگاوێکتان ناوە بە ئاراستەی پێشکەشکردنی خزمەتێک بە شارەکە و ڕێگریتان لێکرابێ یا هەنگاوتان نەناوە من پێم وایە ئەرکی حزبەکان ڕاستەوخۆ پشتیوانیکردنی حکوومەتە نەک ئەرکی حکوومەت حزب جێبەجێی ناکا بۆیە ئێمە هەر کارێکمان کردووە بۆ ئەم شارە لە ڕێگەی پشتیوانی معنەوی ئێمە بووە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وەزارەتە پەیوەنددارەکان بۆ ئەوەی بایەخی زیاتر بە ئەم شارە بدرێ بەڵام وە گوتم ڕنگ بە بارودۆخی سیاسی کاریگەری هەبوو بێ لەسەر شێوازی بەڕێوەبردننی کارگێڕی ئەوە کاکشاب لێرە دانیشتووە و برادرانی تر لەم سنوورە بارودۆخێکی ئەو بارودۆخەوە لەگەڵ کاکشابە لەگەڵ کاک محەممەدە بە تایبەت لەگەڵ کاکشابە کە بەرپرسێکی حکومیە لێرە حەزوریە لە پشکی گۆڕانە ینی هەماهەنگیتانەیە پێکەوە قەت لەگەڵێکە قسە ئەکەن سەبارەت بە خەڵەکانی شارەکە باڵێ پەیوەندێکی نۆرمالمان هەیە و وەکەڵەی لە دەروی کاری سیاسی برادری یەکین علااقاتێکی ئاساییمان هەیە هەمومان بەڵام لە ڕووی سیاسی علااقاتەکە بخەنە خزمەتی خزمەتکردنی شارەکەەوە لەوەوە بەڵام لە بارودۆخی ئەم ناوچەیە لە ڕووی واقعی وەسەیری بکەین ڕنگ بێ گرفتێکی گەورە هەبێ ئەویش ئەوەیە لە بە تایبەتی لە 2 ساڵی ئەخیر ئەویش ئەوەیە شێوازی بەڕێوەبردننی دام و دەستگاکانی حکومت بە هۆکاری قەیرانی دارایی و ئەو بارودۆخەی وای کردووە تا حدێکیش دەستێوەردانی سیاسی لە کاری حکومی بکە ڕنگ بێ دام و دەستگاکانی وەکو حکوومەت ڕنگ بێ وەکو پێویست نەیانتوانێت خزمەت بکەن ئێستا باسی کەرتی تەندروستیتان کرد ڕنگ بێ ماوەیەکی زۆر لەم شارە هەر ڕووداوێک بواە بچوای لەوانەیە دکتۆرێکە دەست نەکەوتە تەنانەت یاریدەدەرێکی پزیشک دەست نەکەوتە وەکەڵی چارەسەرت بۆ بکە ڕنگ بێ پرۆسەی خوێندن ئەم گرفتە سیاسیانە کە تێکەڵی بارودۆخی ئابووری هەبوو بە شێوەیە لە شێوەکان کاریگەری کردووە لەسەر سستر بەڕێوەچوونی ژیان لێرە بۆیە ڕنگ بێ ئەمە نمونەیەکی شازیش بێ لە وڵاتی زۆر بە کورتی وەڵام بیتەوە جەناب دۆکو بەرپرسی یەکەمی پارتی لێرە ڕازیت لە شێوازی ئیدارەدانی شارەکە و لەوەی کە کەم و کوڕیەکانی شارەکە جێبەجێ کرابێت ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری 10 ساڵی ڕابردوو بکەی گەشەی ئابووری و ئاوەدانی ئەم شارە پێشکەوتنی باشی بەخۆوە بینیوە بەڵام ئەمە بەو مانایە نییە کەم و کوڕی نییە بەڵێ هێشتا ئەم شارە پێویستی بە خزمەتی زیاترە کەم و کوڕی زۆر هەیە ڕنگ بێ بارودۆخی ئەم شارە خۆشتان هەندێک ئیشارەتان پێدا کاک محەممەدی شەر ئیشارەتی پێدا ڕنگ بێ وە بەرهێنەر و باشی ڕووی نەکردوێتە ئەم شارە ئەویش ئەسبابی واگاتان لەو کێشەیە هەیە وایە بەڵێ ئاگامان لەو کێشانە هەیە ڕنگ بێت لەم بارودۆخی ئێستا زۆر نەچونکە ئێستا خەیرانی ئابووری هەیە و بەرهێنان زۆر کەم بووە بەڵام لە ڕابردوو زۆر جار بۆ بەرهێنەر توانیوەتی چونکە کەلار لە ئاستی کوردستانیش لە ڕووی ئابووریوە چاوێکی زۆری لەسەر بووە چونکە نرخی شتومەک لەم شارە لە ئاستی هەولێر و سلێمانی بووە ئەگەر زیاتر نەبوو بێ کەمتر نەبوو بۆیە ئەگەر بە شێوەیەکی کراوەتر مامەڵە بکرایە لەوەی کە ئەم شارە و بەرهێنانی تیا بکرێەوە دەستکراوەتر مامەڵەوە بگرەوە ئاسانکاری باشتر بکرایە من دڵنیام لەوەی کە بارودۆخ باشتر دەبوو لەم شارە بەڵام لەگەڵ ئەوەیشدا بە بەراورد لەگەڵ شارەکانی کوردستان کەلار گەشەیەکی زۆر باشی کردووە و هەموو لایەکیش بە پێی توانای خۆی ئەرک و مادووبوونی تێدا بینیوە بەڵام ئەمە بێگومان کاکرم من دێمەولا زۆر سوپاس دەکەم بۆی بچمە لای میوانەکانم لە پەیمانخانەوە دەست پێکەم مایکەکە بچێتە لای پەیمانخان جەنابتان ڕۆژنامەنووسێکین لە کەلار و ئەم شەو وەکو تاکە ڕۆژنامەنووسی ئافرەت حزورتان هەیە لێرە پرسیارەکانی تۆ لە میوانەکان چییە؟ بەڵێ دیارە پیرۆزبای ساڵیادی بە قەزابوونی کەلار لە سەرجەم هاوڵاتیانی کەلار و وەلە هەر لە ئەو کرێکاری کە سەر شەقامەکان پاکاتەوە هەتاکوگاتە هەموو ئەوانەی کە خزمەتەکان لەم شارە پیرۆزبایان لەکەم دیارە لە ساڵیادی بە قەزابوونی کەلارە گەر ئێمە باز لە پێشکەوتنی گەشەی دانیشتوان و هەروەها لە ڕووی ئابووری و لە کۆمەڵی ڕووی ترەوە لە بواری فەرهەنگی و کەلتوری ئەوانە پێشکەوتنی شاری کەلار بکەینەوە و بەڕێزانەی کە ئاماژەی پێەکەن و باسی ئەەکەن ئەو پێشکەوتنی بەخۆوە بینی بێ من هاوڕێی ئەوان نیم بەڕاستی یعنی قەناعەت کە کەلار نابێ بەراورد بە هیچ قەزا و شوێنێکی تر بکرێ بە حکومەوەی
کەلار شوێنێکی استراتیژیە، شوێنێکە لە بواری خاوەنی بابڵین شوێنێکی استراتیژیە، پێگەیەکی ئابووری گرنگی هەیە، خاوەنی باسەوە پێت کەلار ینی هەرێمی کوردستان ڕەبتەکاتەوە بە عێراق و بە ئێرانی بە دڵنیاییەوە خاڵێکی زۆر گرنگە، شوێنە جوگرافیەکەی بەڕاستی گرنگە و هەروەها خاوەنی مەرزی پەروێزخان و هەروەها مەرزی پشتە لە بناری بەمۆ لەوێش مەرزێکەیە و هەروەها نەوتی حەسیرە. هەموو ئەم داهاتانە ئەگەر من قەناعەتم وایە تەنها یەک لە داهاتی ئەوانە بکرێتە خزمەت بۆ کەلار ئێستا ئەوایە شقامەکانیشی شوشە بوونایە نەک قڕولیتەی کە ئەتەوێکی وەڵامی ئەم پرسیارە بات ئەمەوێ کاکشا وەڵام باتەوە، چونکە ئەو بەرگی ئیداری شارەکەی و ئاگای لە هەموو ئەوانە هەیە. کۆمەڵی خەڵ باس کرا دیارە یەک لەوانە لە بواری کەرتی تەندروستی گەر ئێمە باس بکەین بەڕاستی کەرتی تەندروستی لە گەرمیانە وێرانە. ئەگەر سەیری حاڵی عیادەکان بکەی حاڵی عیادەکان بە هەمان شێوە وێرانە، ئەڕۆیتە عیادەیەک بەجارێک لە ڕۆژێکە 70 بۆ 80 نەخۆش دکتۆرێک ئەیبینێ ئەمە چ ڕەوایەتێکە، ئەڕۆیتە لە سەعات 3 شەوە کە حاڵی نەخۆشێک پێ ئەگیرێ ئەڕۆیتە نەخۆشخانەی فریاکەوتنی کەلارە بینی دەرگاکان داخراون، دام و دەستگاکان دەوامێکی ئاساییان تێدا ناکرێ، مامەڵی هاوڵاتیان بە شێوازێکی ڕێکپێک بەڕێ ناکرێ، هەموو ئەمانە گرفتن ئەکرێت یعنی بەداخەوە لە گەرمیانە گۆڕینی بەڕێوبەرێکی قوتابخانش ئەبێ بە فلتەری مەڵباندا تێپەڕێ کاک محەممەد خۆی بۆ خۆی ڕەنگە ئاگداری ئەوانە بێت و لێرە پێم وانە یعنی نازانە من قەناعەتم وانە ئەو هەم ئاهەنگی هەبێ کە لێرە باسەکرێ لە نێوان حزبەکان و هەروەها لە نێوان دام و دەستگاکانی حکوومەتەوە لە نێوان هاوڵاتیانیشە. من نمبینی وە ڕۆژێک لە ڕۆژان یەکێک لەو بەرپرسانە کاکشەها بۆکو قایمقام ڕاستە مولدەکان و کۆمەڵێشتی تر بەسەرکاتەوە دابەزێتە ناو خەڵک بزانە خەم و گرفتەکانی خەڵک چین. ئەگەرچی لە بەڵێنی هەڵبژارنەکانی ڕابردووە مەلابەختیار لە کەلار بیرمە دقا و دەقوتی لە جیاتی هۆڵێک 4 هۆڵتان بۆ دروستەکەین، هەتاوەکو ئێستا لە کەلار هۆڵێکی چالاکی نییە، یەک دانەش دروست نەکراوە، هۆڵی هونەرمەندان تێک درا هۆڵێک لە جیاتیا دروست کراوەتەوە، هۆڵێک نییە جێگەی 500 کەس بکاتەوە لەم شارە لە کاتێکە شارێکە ژماری دانیشتوانەکەی 200,000 کەسە بەدەوەی کە خەڵکێکی بەڵێ داواشەکرێ لە هەمان کاتا بکرێ بە پارێزگاخان با بچمە لای کاکشاب ینی ئاماژەی بەوەدا کەلار مەرزی هەیە، کەلار خاڵی سنووری هەیە، کەلار نەوتی هەیە، کەلار دەوڵەمەندە بە سەرچاوی ینی سروشتی ئەڵێت یەکێک لەمانە بخرابایەتە خزمەتی کەلارەوە کەلار دۆخی زۆر جیاوازە بوو، جادەکانی شوشا بوون. وەڵامی تۆ چییە؟ من هاوڕام سپاس بۆ پێم هاوڕام بەش زۆری قسەکانە کردی. ڕاستە کەلار لە ڕووی ئابووریەوە پێگەیەکی ئابووری بەهێزی هەیە، کەلار مەرزی پەروێزخانی هەیە، مەرزی پشتەی هەیە، کەلار نەوتی هەیە، ئەمانە هەموو ڕاستە. کەلار کۆمەڵی داهاتی تری هەیە. مەرزی پەروێزخان ساڵانە 100 ملیار دینار داهاتێتی. ئەم 100 ملیار دینارە چێ بۆ کێ؟ ئەم 100 ملیار دینارە ئێمە هەمووی کۆکرێتەوە ڕەوانەکرێ بۆ وەزارەتی دارایی، ناخرێتە خزمەتی شارەکەەوە هیچی. ئەوەی من ئاگام لێ بێەوە کوڕیسی وحدەی ئیداری لە سنووی ئەم قەزایە ئێمە هیچ فەرمانگەیەکی ئێمە ئەمە دیارە ئەو داهاتی گومرکەکان و داهاتی فەرمانگەکانە ئەوەی تر ئەو زەری بۆ بازانەی کە وەرەگیرێت لە هاوڵاتی. ئەم داهاتە دام و دەستگاکانی حکوومەت لێرە ناتوانن بە هیچ شێوەیەکی سڵاحێتێکی دارایی کارگەڕی نییە تۆ سەرفی بکەی. ئەوە ینی ناڕزایی خۆتان بەرامبەر بەمەوە ئێمە ماوەیەک پێشت ئێستا باسی پرسی لامەرکزیەتمان کرد، لامەرکزیەتی ئیداری و دارایی یەکێک لەوانەیە کە معالەجەی ئەوە کە مەسەلەن ئەو داهاتە زۆرەی کە لە کەلار و گەرمیانە هەیە حەقە بەڕاستی ئێمە ئێستا دەیان پرۆژەمان ڕاوەستاوە خو حەقە ئاوڕێکمان لێ بداتەوە حکوومەت ئێمە بتوانین بە داهاتەکەی خۆمان سەبارەت بە عیادەکان و نەخۆشخانەی فریاکەوتنەوەمانەوە تا چەندە چاودێریتان کردویان یەکێک لە ڕخنانەی پەیمانکانە جەنابی گرەڵێ ناچنە ناو خەڵکی. ئێمە من ڕخنەکانیم قبوڵە، من پرسیار لە ڕۆژنامەنووس و خەڵک شەکەم من یەکێکم لەوانەیە کە زۆر ئیمانە بەکاری مەدانی هەیە، یعنی زۆر بەدەم هەموو کێشەکانەوە چوومە لافاو بووە، هەر کارەساتێکە بووە، هەر کێشەیەکە بووە، ڕەنگە بەشی زۆری خەڵکشایەتی ئەوم بۆ بدەم من حزورم تیا بووە، خۆش ئیمانم بەکاری مەدانی هەیە. سەبارەت بەوە بواری تەندروستی وە کاک محەممەد وتی تەندروستی لە گەرمیانە ئێمە پێشتر من بۆ حکمیەوەی کادری حزبووی بووم لەم سنوورە
ئێمە ئەزمەمان هەبووە لە مەجای تەندروستی ئەزمەکە چییە؟ تۆ تەندروستی بە کادری سەحیە ڕاتەڕێ بە دکتۆرە ڕات دکتۆر لای ئێمە تاکو سلێمانی و شارە گەورەکان بەستێ ڕەنگە ئێستا کۆمەڵێک دکتۆری عەرەبات و خۆبەخش ئیشەکەن پێش پرۆسی ئازادی ئەمانە نەبوون پێش شەڕی داعش ئەمانە نەبوون ئێمە کێشەمان لەوە هەیە کاکە ئێمە لە مەجای تەندروستیسا کەلار کە بە ئاوارەوە 260,000 نفوسەکەیەتی 200,000 خۆی ناو کەلار بە سنتەری ئێمە 200,000 ناو کەلار هەیە جگە لە ناحەکانی ئەم کەلارە بە پێ ستانداری جیهانی لە بواری تەندروستیە ئەبێ 100,000 کەس مەڵبەندێکی تەندروستیە بێت ئێمە ئێستا ئەمڕۆ بە سواسەوە وەزیری تەندروستی هات لێرانە دوو مەڵبەندی تەندروستی کردەوە دوانی ترمان پێشەوە بوو چوار یعنی ئێمە پێویستیمان لە کەلارە بە 16 مەڵبەندی تەندروستیە چوار بەڵێ کاک محەممەد ئەڵێت گۆڕینی بەڕێوبەری قوتابخانەیەک ڕەنگەمە سیر نەبێت لە شارەکانی تری کوردستانی شەوا بێت ئەڵێ ئەبێ بە فلتەری مەڵبەندا تێپەڕێت بۆ نەو کاتە کاکمەلا بەختیار کە لە سەرێکێتی نیشتیمانی کوردستان حسابە ئەڵێت بەڵێنی چوار هۆڵیداوە یەک دانەش دروست نەکراوە ئێوە تا چەندە ئاگاتان لەمانەیە و چیتان کردووە سپاس ئەو مەلحەزاتانە کە هەیە وەکو خۆی بەبێ ئەملا لە جوابی دەمەوە مدیری مەدرسەکان من دڵنیاتانەکەمەوە ئەوانەی کە لە پۆستی سیادیە لە هەر شوێنێکە کە حسەی هەر حزبێکە خۆی دایناوە لە خواری ئەوەوە من بە تەکید ئەتوانم هەر تحقیقیشی تیا بکە وانە چونکە مدیری مەدرسەکان بچۆ لایەن ئێستا پرسیار بکە ئەگەر لە هەموو حزبەکانیتیان نەبوو ئەوە معنایەوە تەنها لە پەیمانخان بۆ دەڵاتچوون بکات ڕازی مخم هاوکاری یەکەم بەداداچوون و وردە وردە خۆیشی بچێ پرسیارش بکە و لیژنەیش بە لیژنە ئەچێ خۆی ئەچێ هەر چۆنێ ئێستەیش حالیەن مدیری مەدرسەکان من تەکید ئەەکەمەوە لە هەموو حزب بەڕێزەکانی تایە ئەمە دلیلی ئەوەیە کە ئەگەر بە فلتەری مەڵبەندا بچێ ئەبێ هەموو یەکێتی بێ ئێمە پەیمانخان حەزەکەم ئەوش بۆ دڵنیایی بۆ جەنابەت و بۆ بینەران و بۆ هەمومان ئێمە ئەو پرسیارێتەوە بە شێوەیەکی تر لە لای ئەندام و کادرەکانی ئێمە ڕوبەڕووی ئێمە ئەکرێتەوە کە خەڵکی تر لێرە هەیە چیتر هەیە ئەوانش بە شێوەیەکی تر ئەمە دلیلی ئەوەیە کە بە فلتەری مەڵبەندا هەمووی نەڕۆیشتووە بەڵام ئەگەر بڵێ زۆرینەیە لێرە بەڵێ لەبەر ئەوەی یەکێتی لێرە زۆرینەیە هەر زۆرینەیە مامۆستایانیش ئەگەر مامۆستایانی تەنزیمی یەکێتیش حساب بکەین زۆرینەیە فعلەن ڕاستە ئەویان وایە باش ئەوەی بەڵێنەکانی کاتی هەڵبژاردن و ئەوەی کاکمەلا بەختیار کاکمەلا بەختیار بەڵێنەکانی لە هەموو شوێنێکداوە کە دەنگی خەڵک بگەێنێتە حکوومەت و بۆ ئەوەی کە پێویستە دروست بکرێ ئەو هۆڵانەی کە لێرە من دڵنیاتەکەمەوە ئێمە بە دوای ئەوەش دوواداچوونمان کردووە بەڵێنەکانی گەیاندووە ئەم هەواڵانەی من کە باسییان کرد لێرە ئێستا کاگەکرەمی ژووتی شەڕی داعش و قەیرانی دارایی نەک ئەو هۆڵانە دەیان و سەدان پرۆژەی لەم کوردستانە ڕاگرتووە ئەوە لە زمنی ئەوانەیە ئەگینا لەم ڕۆژانە مامۆسایەتگار خۆی ئیشاراتی پێدا لە ڕێگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستانەوە قسە کراوە لەگەڵ حکوومەت لەگەڵ بەغا سوتەمەنی زانکۆیەک بۆ خوێندکاران دابین کراوە خۆی زانکۆگاو لێرە بنێن من دڵنیاتەکەمەوە ئێمە نێوانمان لەگەڵ هەموو دام و دەستگاکان بە تایبەتی زانکۆش زۆر باش چونکە ئەوە شتێکەیە بۆ تاریخ حەزەکەم بڵێم نێوان باشیە نەبۆتە هۆی ئەوەی تەداخولیشی زانکۆ بکەن ئێمە بە هیچ شێوەیەک لە تەداخولی زانکۆ ئەوەی کە کەسێک کە بڵێ وەکو تەداخولمان کردبێ ئێمە کاری حکوومەتمان تێکدا بێ یا ئاراستەیەک بە ئاراستێکی ترا بردبێتمان دڵنیا بەوانی زۆر سپاس دەکەم ئەچمە لای کاروان بۆی پرسیار بکات ئەگەر بێگومان کات هەبێت بێگومان دێمەوەلات کاروان پرسیار دەست خۆش بەکە یادگار بەخراتی میوانە بە ڕێزەکانە کەم سڵاو لە پێشمەرگە قارەمانەکانی سەنگەری بەرگری لە خاک و خەڵکی کوردستان من لە زمنی قسەکانی ئەو میوانە خۆشەویستانە کۆمەڵێ پرسیارم لا دروست بوو بەڵام پێشەوەی پرسیارەکان بکەم پێم خۆشە ڕوونکردنەوە زۆر بە کورتی بێڕوونکردن زۆر بە کورتی بەڵێ تاوان لە چواری 1992 لەوەتەی یەکەم کابینەی حکوومەت یاریمی کوردستان دروست بووە ئەبێ ئەوە حساب نەکەین کە لە چواری 1992 کە ینی یەکەم کابینە دروست بووە ئەگەر لە 2005 و لە 2006 یەکگرتنی ئیدارەوە ینی باس بکەین کەلار پێشکەوتنی خێرای لە ڕووی خزمەتگوزاریەوە بە دیاریکراوی بڵێ وەرگرتووە گەرمیان لە ساڵی 2010 بە بڕیاری سەرۆکایەتیان جومەری وەزیران و سەرۆکی حکوومەت ئیدارەی گەرمیان سیفەتی پارێزگای هەیە و سەرپەرشتارەکەشی سیفەتی پارێزگاری هەیە. گرفتەکەی ئێمە
لە ڕاستیە ئەوەیە ینی گرفتەکە گرفتی خۆجێین و بزەبت ینی ئەتوانم بڵێم ئیدارەی گەرمیان و ئیدارەی ناوچەکە خۆیان دروستیەکەن یعنی ئێستا بۆ نمونە لە شاری کەلارە ئێمە هەروە گوتت ئاوی سیروان کە بە زێر دەناسرێ بە ناوی ئاوی سیروان دێناوە باس لەوە ئەکرێت ینی ئاوە ڕۆ و زێرات تێکەڵاوی ئاوی سیروان بووە و خەڵک لێ خواتەوە بەتەکی بۆنی ناوچەکەی ناخۆش کردو ئەیانتوانی لەسەر ڕووباری سیروان کە ئیدارە لە لای برادرانی یەکێتی نیشتمانی کوردستان و برادرانی بزوتنەوەی گۆڕان بۆ تا 2009 دواتر هاتونەتە ناو هێسەر بەشێکن لە ئیداری خۆجێی منتیقەکە یانتوانی پرۆژەی زۆر باش بکەن بەڵام بیانی بۆنیان کردو ئەو پرسیارێکە بۆ کاک محەممەد و کاک شەهابیش ینی بۆ پرۆژەکانیان نەکردەوە زۆر جار ینی باز لەوە دەکرێت کە لە گەرمیانە پرۆژە کرا من پێم وانە هیچ پرۆژێک لە گەرمیان کرابێ دەستکەوتی ئیدارەی ینی خۆجێی منتیقەکە بێ یعنی ئێستا بۆ نمونە ڕێگای دەوروبەری کەلار هەیە ڕێگای 120 ئەوە لە پارەی شیرینی نەوت کراوە و نێچیروان بارزانانی خۆی هاتوتە گەرمیان 200 میلیۆن دلار پاشان 250 میلیۆن دلار 450 میلیۆن دلاری هێناوەتە گەرمیان کراوە باش و پۆشتەکردنەوەی زانکۆی گەرمیان و قیرتاوکردنی گەڕەکەەکانی کەلار جوتسایدکردنی گەڕەکەەکانی کەلار و کێشانی ئاو کارەبا و ئاوەڕۆ بۆ سەررجم گەڕەکە تازەکانی کەلارۆک و شەیدان و ئاوارەکان کە شەیدان ێستا نزیکەی 20,000 ماڵە بێ و سەرباری و کۆمەڵێ پرۆژە خزمەتگوزاری زۆر باشتر کاکاروان دیکەتەیە پرسیارەکەم ئەوەیە ئەمەوێ ئەمە بەیانی بەڕوونی وەرگرم داهاتی نەوتی حەسیرە کە لە ڕزگاریە و لە چوارچەوەی کەلارە لە چوارچەوەی ئیدارەی خۆجێی کەلارەیە و داهاتی مەرزی پەرۆسخانەوە داهاتی پشتا و لەگەڵ داهاتی ئاو کاربا و سەررجەم داهاتەکانی ناوخۆی ئیدارەی گەرمیان بەگشتی و کەلار بۆ کوێ دەچێ و کێ تەسەڕفی پێ دەکات و کاک شەهابی ژووتی پارەکە بۆ وەزارەتی دارایی دەرچێ بەڵام حکومەت ڕەتی دەکاتەوە پارە بچێتە وەزارەتی دارایی دەڵێت تەنها بە ژمارە دێ ئەگینا پارەکە خۆی لە چوارچێوەی ئیدارەکانە تەسەڕفی پێواکرێت بەڵێ کاک محەممەد و پرسیارانی ڕوبەڕووی جەنابتی کردەوە بەتایبەت لەسەر پرۆژەکان لەسەرەوەی کە بە دیاریکراوی ئەڵێت ینی جگە لەوەی کە قەیرانی دارایی هەیە پرۆژەکان پرۆژەی تر بۆ لەم سنوورە ناکرێ هێندە ئێوە ئاگادار بن بەڵێ وەڵام من شتێک هەیە حەزەکەم ئیشارەتی پێ بدەم ئەو برادرانە وای لێ نەکەن کە کاک نێچیر سەرۆکی حکوومەتە پارتی وەکو پارتی سەرۆکی حکوومەتە ئەوانەی کە کوردیەتی لە زمنی کاری خزمەت گوزاریە لە زمنی کاری سەرۆکی حکوومەت شتێکی ئیزافەی بۆ ئەم منتەقەیە نەکردووە یعنی لێرە ئەوەی کە بەرپرسە ڕاستە ئێستا ئەگەر بچوە هەولێر شێوەی لە شێوەکان تر بەرپرسەکان لە برادرانی پارتی و ئێستا لە حکوومەتی بنکە فراوانە سەرجەم ئەو 5 حیزبە خەڵکیان لەناو حکوومەتە هەیە بەڵام ئەگەر بێت و ئەم بودجەیە کە دێ هی ئەم حکوومەتەیە ئەگەر وەکو شخصێک باسی بکەی حەزەکەم ئیشارەت بە شتێک بدەم بە ئەنسافەوە بڵێن یعنی لە سەردەمی کابینەی بەڕێز دکتۆر بەرهەم کە جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستانە گەورەترین و باشترین و گرنگترین کاری خزمەتگوزاری بە چینی گەنج و ژنان و پێشمەرگە و خانەنشین و ئەوانە کراوە یعنی ئەگەر بێت و تۆ باسی ئەوە بکەی ئەگینا قەتیسی نەکەین لە چەند کابینەیەەکە ئێمە باسی ئەوە ئەەکەین لە سەرانسەری کابینەکانی ئەم حکوومەتە چی بۆ کەلار کراوە قسە لەسەر ئەوە ئەەکەین زۆر سپاس دەکەم کاک شاب ئەڵێت ینی بۆ نمونە داهاتی نەوتی حەسیرە ئاماژە پێدا داهاتەکانی تری ئاماژە پێدا ئەڵێت ئەمانە تەنها ئەو واڵێ بە ژمارە چنە وەزارەتی دارایی بەڵام پارەکە لێرەیە ئێوە ئاگادارن لێرەیە یان چ وەڵامێکتانەیە ئێمە بۆ حەسیرە لەسەر بە سنووری ئیداری قەزای کەلار نییە سەر بە کفریە ناحی سەرقەڵا و کفری لە سنووری ئێمە کوردەمیر هەیە بیرەکانی ئینتاجی نییە بەڵ هەڵقەنرا و 4 بیری لێیە سەبارەت بە داهات و پرسی داهات ئەوەی ئێمە ئاگدارین و ڕۆژانە بە داداتوو نەکەین ئێمە هەستەکەین نەعەدالەتی هەیە تەنانەت لەوەی کە پێشکەشەکرێت لە داهاتەکە مەسەڵەن ئێستا ئێمە بۆ نمونە شارەوانی کەلار کێکێک لەو فەرمانگە ئەساسیانەیە کە خزمەت بە هاوڵاتیەکە و خەڵک چاوی لە دەستی ئیشی بۆ بکە مەتەنە بۆ نمونە کەلار شارەوانی کەلار لە پلە نایەبەکانە چوارەمی شارەوانیە لە دوای هەولێر سلێمانی دۆ کەلار دێت ئەم شارەوانیە 3 ملیۆن و 100,000 دینار بەردەستەیەکێتی مانگانە وەرێگرێ بەڵام بەراوردی کەی لەگەڵ قەزای سۆرانە بۆ نمونە قەزایە سۆران نیزگەی 8 ملیۆن دینار
بەردەستێتی یعنی من عدالەتی ئەمە جۆرێکە مەسەن جۆرێکە ینی ئێمە ئەگەر داهاتەکە ئایا ئەو قسەی وایە کە داهاتەکە ناڕاتەوە ئێمە ئەوەی کە من بەداچوونم کردووە لەگەڵ فەرمانگەکانە ئەم داهاتە بۆیان نییە یەک دینارێکی لێسەر بکەن ئەمان ئەو داهاتێک کە وەرێگرێ مەسەن بوون و نەبوونی مەسەلەن گمرکەکان فەرمانگەکانی معنەکانی ترکە داهات وەرەگرن باج و زەریبە وەرەگرن باج و دەرامەتە ئەمانە ئەم داهاتە کۆکەنەوە تەسلیمی خەزینێ بانکی کەلارەکرێت و زۆر زۆر سپاس دەکەم لەبەر کاتەکە کاگەکەم فەرموو بەنسبەت داهات هی ئەم سنوورانە ئەوەندەی ئێمە زانیاریمانەیە ئەوەی پەیوەندی بە نەوتۆ بێ بەڕاستی من زانیارێکی دەقیقم نییە لەسەری بەڵام بەنسبەت داهاتی گومرگەکان و داهاتی ناوخۆی ئەم ناوچانە حکوومەت کۆی دەکاتۆ دەگەڕێتەوە پارێزگای سلێمانی لە پارێزگای سلێمانی تا ئەم دقەی کە من قسە دەکەم مانگانە ملیارێک تا ملیار و نیوێک دینار نەک دۆلار ئەگەڕێتەوە بۆ هەندێ بابەتی سیادی بۆ حکوومەتی بۆ هەولێر ئەوی تر لە ضمنی خەزێنەی سلێمانی و دارایی سلێمانی خەرج ئەکرێتەوە بەڵام ژمارەکان دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی با ئەمە لە بەرچاوی هەموو لایەک ڕوون بەیعنی ئەم بابەتە پارەکە ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی ژمارەکان دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی. بەڵێ زۆر سپاس کاگوالی دێمە لای جەنابتان پرسیارتان چیەوە؟ سپاس دەستخۆشی بۆ بەڕێز و پێشکەشکاری بەرنامە بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم من لە جیاتی پیرۆزبایی هاوخەمی خۆم بۆ خەڵکی شاری کەلار دەرەبڕم چونکە وایە ئەم بەرنامە و ئەم دانیشتە بۆ ساڵیادی بە پارێزگابوونی گەرمیان کرایە کە شاری کەلار سنتەری ئەو پارێزگا بوو بەڵام بەداخەوە دەستی تێخراوە شتەکە بە سیاسی کرا و خاڵی دووەم کاشاویش ڕاستەوەکو یەکەی داری قەزای کەلار لێرایە بەڵام نوێنەری بزوتنەوەی گۆڕانە چۆن ئەم بەرنامە و شاری کەلار ئەو سێلایەنەی کۆ کردوەوە لەسەر مێزێکی واخوازم بەرپسە باڵەکانی ئەو سێلایەنە خەمەکانی کوردستان و خەمی خەڵکی کوردستان کۆیان کاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکە. کاگوالی پرسیارێکی ئەکرام دەست پێەکەم حزب لە ئەسڵا بۆ خزمەتکردنی خەڵکە کاگەر ئەکرامیش نوێنەری پارتی دیموکراتی کوردستانە لە گەرمیان ڕاستە خەڵکی شاری کەلار نییە بەڵام خەڵکی دەڤەری بناری بەمۆیە کە گەرمیان ئەگرێتەوە. سیستەمی لا مرکزی ئەگەر بچەست پێ کەلار و گەرمیان سوودمەندێکی باشە بێ ینی باشترین شوێنەوەی بتوانێت خزمەتی خۆی و ئەطراف و دەوروبەریش بکات تا چەنێ ئەو حزبەکەی لەگەڵ ئەو سیستەمانیە تا چەندێکو خەڵکی گەرمیان لە خەمی ئەوە ئەو سیستەمی لا مرکزیە بچەست پێت بۆی گەرمیان سوودمەند بێ لەو پرسیاری دیکە پرسیارێک بۆ کاکشاب ئەوکو بەرپرسی یەکەی ئیداری لە شاری کەلار خەمی گەورە ئەوەیە کە شاری کەلار زۆربەی زۆری گەڕەکانی تەجاوزە تاپۆی نییە تا چەنێ ئەو پرۆژەی هەیە و پلانی هەیە بۆ تاپۆکردنی ئەو خانوانەی کە ئێمە زانین تازە مەحاڵە بڕوخێت و سیستەمەکەی تێک چێتەوە حەلی ئەوەیە تاپۆکرێت پرسیارێک بۆ کاک محەممەد ئەگەر مەجال زۆر بە کورتی بێت لەبەرەوەی کاتی وەڵامدانەوەمان ڕەنگە نەبێت خەمێکی تر کە تەنها ناو شاری کەلار خەم نییە گوندەکانیش خەمن کە بێگومان گوندەکانی سنووری قەزای کەلار هیچ خزمەت گوزاریەکان زۆر زۆر ئێمە ڕەنگە 25% لە بەرنامەکە باز نەکرد. ئێستا خەمێکی ترەوەیە کە پەخستن و یەخستنی قوتابخانەکانی ئەو گوندانە کێشەی بۆ هاوڵاتیانە دروست کردووەکو بەرپرسی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئەو گوندانە لانکەی شۆڕشی ئەوان بووەوە دیوەخان و بڵێن شوێنی استراحەتی ئەوان بۆ تا چەنێ دەمخەمی ئەو گوندان و بەڵێ کاکی یادگار جەنابتان پرسیارتان چییە سەبارەت بە یعنی ڕەتی بکەیتەوە بە زانکۆوە پرسیارەکەت؟ وەڵام من دەستخۆشی لە بەڕێستانەکەم بە خێراتنی و میوانە بەڕێزانەکەم ڕاستەکەی چەند حقیقەتی هەیە بێ بخێتەوە ڕوو یەکەم جار کە باز لە کەلارێکێ بەڕاستی ئەو وێرانەیە نییە کە باسەکرێت لە کەلار بێ سەروبەری ئیداری بێ خوانەخواستەینی ئەمنی بێ من پێما بێ هەموو شوێنەکانی تر کەلاریش درێژکراوەی شوێنەکانی ترێت لە وڵاتە هەموو شتێ بە سیاسی کراوە کە سیاست لەسەرەوە تێک چوو هەموو شتێک تێکە چێ ئیتر بۆی پێویست ناکە بڵین کەلارەوە و کەلارەوە کەلارەوە من دڵنیاتەکەم شوێنەکانی تر خراپترە بێ ئەمە یەک دوو من پێما بێ حزبەکان بە شێوەیەکی گشتی لەم کاتەیە زۆر دوورن لە خەڵکی من نمونەیەکی زن و بۆ جەناب تهێنمەوە سێ مانگی ڕێک مامۆستا لەسەر جادە بوو داوای موچەیە کرد داوای بژێوی ژیانێکرد داوای پارەیە کرد کە پارێ مافەکەی بدرێتێ من دڵنیاتەکەم من نوێنەری هیچ یەکێ لەم حزب سیاسان و ئەوانەی تریش کە حزوریانە نەهاتن دە مامۆستانەوەی تر نازانم نزیکیان لە خەڵکەوەکو ئەوەی بێنە ناو مامۆستایان و داواکانیان بگەن نە شوێنی خۆیان بەڕاستی
ئەمە خاڵێکی تر ئەوی پەیوەندی لەو بێزگەلەوەش لە خەم و مەینەتەکانی خەڵکیان مەسەلەن ئێمە ساڵانە یادی ئەنفالەکرێتەوە لەسەر ئاستی باڵا بابڕین وەکو سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکوومەت ئەوانی بەرپرسە باڵەکەن لە گەرمیان پێوا بە درێغی نەکراوە کۆی لەگەڵ خەڵکابوونە بەڵام ئەوانە تاوکە ئێستا بەشداریان نەکرۆ لێرە پرۆژەکان ڕائەگیرێ لە هەولێر و لە زاخۆ لە دووەک بەردەوامی هەیە بۆی زانکۆش ڕاستەکەی بۆی پەیوەندی بە زانکۆی گەرمیان لە ئێستا من پێوا بێ ئەوەی کە زانکۆکانی هەولێر و سلێمانی شوێنەکانی پێشکەشیان کردو ئەمیش کردوێت جایتر لە سروشتەکەی چۆنە جۆرەکەی چۆنە من پێوا بێ هەماشتا ئەگەر باس لە معاناتەکانی بکەن دیارە من بە قسەی و بە دوو قسە و بەمان و دەرناتوانێت زۆر سپاس من کەمتر لە دوو خولەکەم ماوە داوای لێبوردنەکەم خەمەکان زۆرن بەڵام سەبارەت بە قسەکان ینی بە قسەکانی ئەم میوانە قسەکانی کاگوالی قسەکانی کاگەرگار ینی کۆی قسەکانی خۆت کۆکەیتەوە چیڵی من لەسەر قوتابخانەکان زۆر سپاس دەکەم فعلەن ئەوانە لانکی شۆڕش بوونەوە لە شەوەیەکی نیشتمانی کوردستان لە ئامێز و باوشی ئەوانە پەروەردە بووە من دڵنیاتەکەمەوە لەگەڵ نوێنەرانی خۆمان لە تربیە ئەوانەی کە سەر بە یەکێتین کۆبنەوەشمان کردووە داش نیشتوین و ئەمەی کە ئێستا ئەکرێ ئێمە حزبێک لەوە وەکو حزب وەکو مەڵبان زۆر ناڕازیشین لەوە بەڵام کەی گەیشتوینەتە بنبەست کە بڕیاری هی هاتووە وزاری کە ئەڵێ بڕیاری وزاریە و حدێکی ئەوەنەی داناوە و تربیەش نەتوانێت لەو بڕیارە دەربچێ تەوانێت لەوە دەستمان بەسراوەتەوە ئەگینا ئیشمان لەوە کردووە زۆریش لە قوتابخانە وامان کردووە بمێنێتەوە نوێنەری حزبەکان بۆ خۆپشاندان وەکو ماوسە باڵگوالی یان ماوسە یادگار نوێنەری حزبەکان من پێم وایە ئەو کێشەیە کە مامۆستایان هەیەە تەنها قەتیس کراوە لە مامۆستایان کاتی خۆشی من وتومە هەڵەیە سەرجەم خەڵکی کوردستان بە ئێمەشەوە کە دانیشتوین موچەکانمان و ژیانمان و گوزەرانمان وەکو مامۆستا وایە یعنی ئێستا ئەگەر ئێمە ئەوە ئەڵێن لەوانەیە هەندێک خەڵک بڵێ نەخێر ئەمان گیان من دڵنیاتانەکەمەوە سەرچاوی گوزەرانەکەی ئێمە معیشەتەکەی ئێمەش لەو بانکەوە وەرەگین کە مامۆستایان هاوڕێیانی کۆنترۆل یەک خولەک هاوکاری بکەن یەک خولەک بۆی کۆتا قسەی میوانەکانم وەرگن کاک شاپ دوات کۆتا قسەی خۆت سەبارەت پرسیارەکەشی تیاوەڵام بیتەوە سپاس دەکەم زۆر بە کورتی پرسیارەی ئەوەی تەجاوزگەڕێکی ئەوەی تەجاوزەکان دیارە 6 گەڕک تەجاوز لێرە هەیە بەڵام ئێمە بە هاوکاری و تەنسیق لەگەڵ ئیدارەی گەرمیانە لەسەر ئەوە کەین دەست پێ بکەین بۆ ئەوەی بتوانین نەخشە بۆم گەڕەکانەی ئەوەی کە ئەکرێت ئێمە ئیشی لەسەر بکەین شارەوانی نووسراوی کردووە بۆ بەڕێوەبەرایەتی نەخشە سازی نیازمان هەیە ئەو گەڕەکانە هەوڵی بۆ ئەوە دێن بتوانین تا بکەین ئیشی تا بکەین و تا بۆ بکرێت ئێمە لە کەلار من ئەم فرسەتە بەوە داواکەم لە ڕێگای کەناڵەکەتانەوە لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەت ئاوڕێک لە کەلار بداتەوە مەسەن مێمە ئیسا لە ڕۆنانە مەسەن ئەڵێن لە هەولێر جادەی هەولی کراوە بەرزەپرد کراوە ئەوانە کراوە کاکە خۆ ئەوەش هەر بە بودجێ ئەم حکوومەتەوە داهاتی ئەم حکوومەتێک کاکەدا ئەوانەی کە ئێمە هەیە زۆر گرنگن ئاورێکش لێمە بدەنەوە ئەو پرۆژانەمان ڕاگیراوە کاگەکرم دو قسەی خۆت لەسەر نامەرکزیەتەکە بێ و بە زۆر بە کورتی سوپاس دەکەم بە شێوەیەکی گشتی سیستەمی کارگێڕی لە هەرێمی کوردستان درێژکراوەی ئەو سیستەمە کارگێڕەیە کە لە 100 ساڵی ڕابردووە عێراقی لەسەر بنیادنراوە و ئەمەش بۆ خۆی شێوازێک لە بیرۆکراتی تیادا دروست بووە هەرێمی کوردستان پێویستی ئەوەیە گرفتی ئەوە نییە کێ پارێزگای و کێ قەزایە گەرێمی کوردستان ئەگەر بێوێ ڕۆتیناتی ئیداری نێڵێ ئەبێت سیستەمێک دابنێ کە لەگەڵ واقعی ئێستی هەرێمی کوردستانە بگونجێ و لە بەرژەوەندی خەڵک بێ و ڕۆتین کەم بکاتەوە ئەگەر نا ئێمە پێمان باشە دەسڵاتەکان شۆڕ بکرێتەوە لەگەڵی لامەرکی زادارین بە شێوەیە کە لە خزمەتی خەڵکپرسی لقی گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان قایمقامی قەزای کەلار لە پشکی بزوتنەوەی گۆڕان لێ پرساوی مەڵبەندی ڕێخستنیەکەتی نیشتیمانی کوردستان سوپاسی و هاوڕێ ڕۆژنامە نووسانەکەم داوای لێبوردنەکەم کاتەکەم تەواو بووە خەمی دیکە هەیە بەڵام ئێمە لە بەرنامە و راپۆرتەکانی دیکەی کوردستان 24 ئەچینەوە سەری ڕێزی تەواوی ستافەکە قبول بکەن سوپاس بۆ هۆتێل و ڕێستۆرانتی لەندەن ئایتە بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرم و ماڵی هەمووتان لەگەڵ کوردستانە میشاوەدان بێت خواتان لەگەڵ و ماڵتان ئاوەدان دەستان خۆش بێت.